لەگەڵ بەڕێز عەبدولسەلام حەسەن شۆڤەکاری ئابووری لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز عەبدولسەلام زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەمەوێت بپرسم کە میوانەکە ئامادە بێت. بەڕێز عەبدولسەلام ئەگەر گوێبیستی دەنگی منیت زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر باشە پێم بڵێیت لە کارنامەی حکوومەت داهاتووە کە بە ئەلکترۆنیکردنی دەم و دەستگاکانی حکوومەت بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆچی جێبەجێ ناکرێت؟ بەڵێ دەمێ پرسیارەکەت دووبارە بکرێت. باشە پرسیارەکەت بۆ دووبارە دەکەمەوە. لە کارنامەی حکوومەت داهاتووە کە دام و دەستگاکانی حکوومەت بە ئەلکترۆنی بکرێن. کێ ڕێگرەلەوە بۆچی ناکرێت؟ بە دڵنیاییەوە سیستەمی ئەلکترۆنی سیستەمێکی زۆر باشە، بەڵام ئێمە فەرمانگەکانمان زۆر هەژارن لەو بوارەدا و دەبینین مامەڵەی هاوڵاتیان چەند بە خراپی ڕای دەکرێن و ناتوانرێت مامەڵەکانی هاوڵاتیان بەهۆی ئەو شرۆڤە یاساییانەی کە لە ناو ناوەڕۆکی نووسراوە یاساییەکاندا هەیە ناتوانرێت هەندێکیان بە ئەلکترۆنی ڕای بکرێت و هەندێک مامەڵە هەیە ئەوان دەڵێن کە هەندێک لەو بەڵگانەی هاوڵاتیان ساختن و دەبینی لەو بوارەدا ئەمڕۆ ڕۆژانە 3 تا 4 ملیارد دینار زیان بە دەوڵەت دەگات. ئەمە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە نییە. ئەگەر لە ڕێگەی ئەلکترۆنیەوە بیت سیستەمێکی زۆر باشە خۆی سیستەمی ئەلکترۆنی، بەڵام پێویستە سیستەمێکی تەسەلسولی دابدرێت بۆ ئەوەی لە فەرمانگەی عەقاریەکان یاخۆ چەندین ناوچەی دیکە چەندین بواری دیکە بەکاربهێنرێت، بەڵام تا ئێستا سیستەمەکە بە تەواوەتی ڕێک نەخراوە. لێرەدا زیانەکە لەکوێیە؟ دواکەوتنی ڕایکردنی مامەڵەکانە و بینیمان تێستێکی ئەزمموی کرا، بەڵام لە سەرەتادا تووشی کێشە بوو. کێشەکان چی بوون بەڕێز عەبدولسەلام؟ کێشەکان ئەوەیە کە لە فرۆشتنی عەقارەتەکاندایە کە بە شێوەیەکی ناشەرعی فرۆشیان بۆ دەکرێت و لە ناو سیستەمی ئەلکترۆنیدا تۆمار دەکرێت. لە هەموو فەرمانگەکان ئەمە سامپڵێکە، نمونەیەکە بۆ دەهێنمەوە کە باسی عەقارات دەکەم، ئەگەر نا هەموو فەرمانگەکان تووشی ئەو کێشەیە دەبن لەبەر ئەوەی بەڵگەی ساختەکاری هەن ینی ساختەکاری لە عێراق هێندە زۆرە کە ڕێگر بێ لەوەی حکوومەتەکە بە دیجیتاڵی بکرێت. سیستەمی ئەلکترۆنی ئەو شتە دوا دەخات، سیستەمێکی باشە. من تۆ کاتێک داوای شتێک دەکەی لە سیستەمی ئەلکترۆنی کارەکەت دوا دەخات. سین و جیمی زۆرە، ئاین و ئۆینی زۆرە. لێرە هاوڵاتیان چ تاوانێکیان هەیە لەو پرۆسەیەدا کە باجەکە هاوڵاتی بدات و مامەڵەکانیان دوا دەخرێت. پێویستە سیستەمەکە بە شێوازێکی باش دابڕێژرێت، چونکە سیستەمێکی عێراقی نییە، سیستەمێکی جیهانیە. ڕاستە کە شتێکی زۆر باشە، بەڵام دواکەوتن تێیدا هەیە. هەندێک وشە تۆ بە دوایدا دەگەڕێ لە ناو سیستەمەکەدا بۆ دەرناکەوی، یاخۆت بە دوای بەڵگەیەکدا دەگەڕێ، ئەو بەڵگەیە بۆ نایەتە بەردەستت، یاخۆت چەندین کێشەی دیکە دروست دەبێت. واتە بەڕێز عەبدولسەلام پێتوانیە ئەمانە کێشەی ورد و بچووکن، ینی شایانی چارەسەرکردنن. کێشە گەورەکە لەکوێدایە کە ڕێگە نادرێت سیستەمەکە بە ئەلکترۆنی بکرێت لە فەرمانگەکانی حکوومەت؟ ئەوان سیستەمی ئەلکترۆنی جێبەجێ دەکەن، بەڵام پێویستە بە دوای چارەسەرێکی گونجاودا بگەڕێن. پێویستە کەسانی تەکنیکی پسپۆڕی لەو بوارەدا هاوکاری حکوومەت بکەن، بە شێوەیەکی خۆبەخشانە یارمەتی حکوومەت بکەن. ئێمەش پشتیوانیان لێ دەکەین
ئێمەش دەبێ پشتیوانی لە کارتی تەکنیکی بکەین بۆ ئەوەی ئەوانیش پشتیوانی لە کارتی حکوومەت بکەم بەڵام سیستەمی تەکنیکی لە ڕاستیدا لە عێراق زۆر هەژار و لاوازە کەسانی پسپۆرمان نین لە بوارەدا بتوانن کاروبارەکان لە فەرمانگەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی ڕێک بخەن من ئەگەر بەیانی بمەوێت بچم پارچەزەویەک بفرۆشم یاخۆت نەخۆشێکم هەبێتیان و من ئەو پێویستم بەو پارەیە هابیت من تۆ باوەڕم پێ بکات دوو مانگی پێدەچێتە تا مامەڵەکانم لە ڕێگەی زۆر سەرنجیمی ڕاکێشاوە بەڕێز عەبدولسەلام ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا زۆرێک لە فەرمانگەکانمان ینی بە ئەلکترۆنی کاروبارەکان زۆر بە ئاسانتر بەڕێوە دەچێت چۆن ئەو عێراقە گەورەیە کەسێکی پسپۆری تێدانیە وەک تۆ دەڵێ بتوانێت کاروبارەکان ڕێک بخات کوردستان واتە ڕوون و ئاشکرایە ئەمە ڕاستیەکە ئەوان دەیانەوێت ئەو پرۆسەیە بەرەو پێش بچی ئەو تەکنەلۆژیا بەرەو پێش بچی خەڵکانێک لە هەردەیەمی کوردستان فەرمانڕەوان کە تامەزرۆی بەرەو پێشبردننی ئەو بوارانە ئەوەیە کە حکوومەتی عێراق خۆی ناوێ ئەو کارە بکات نەخێر مەبەستم حکوومەت نییە حکوومەتی بەڕێز سوودانی زۆر باشە سوودانی جەختی لەسەر کردووە بەڵام ئەوانەی سوودمەندن لە ژێر تاوڵەکەوە ئەوان ڕێگری لە بەرەو پێشچوونەکانی عێراق دەکەن ئێستا تۆ دەتەوێت قازانجیش لە شتێک بکەیت تۆ وەکو هاوڵاتیەک بۆ نمونە من ئەوانە کەسن لایەنن حیزبن چێن هەڵبەتە عێراق بۆ خۆت دەزانی چەندین حزبولانی سیاسی تێدایە هەر یەکێک بە گوێرەی شەوی ئاوازی خۆی موزیک لێ دەدات ئەگەر سیستەمی ئەلکترۆنی جێبەجێ کرا و بینیمان بە دیجیتال کرا دەبینی ئەوان باجێکی زیاتریان دەکەویتە سەر بۆیە ئەو کەسانە ڕێگە نادەن کە سیستەمی ئەلکترۆنی جێبەجێ چەند زیان بە عێراق دەگات کە سیستەمەکە ئەلکترۆنی نیە و لە ڕێگەی وەرەقەوە کاروبارەکان کاغەزەوە جێبەجێ دەکرێن زیان ئابوووریەکەی چەندە؟ زیانی ئابووری ئاماژەمان پێدا ئەگەر ئەمڕۆ عێراق سوود لە فەرمانگەیەکی فەرعی وەربگرێت 7 ملیار دینار و تۆماری بکات لە داهاتوودا لەوانەیە ملیارێک و 200 ملیۆن دینار کەمتر خەرج بکات بۆیە ئەوەی ماوەتەوە هەمووی دەگەڕێتەوە خەزێنەی حکوومەت ئەوە بە شێوەیەکی مانگانە من باز دەکەم ئەوانە بەڕێوەبەرە گشتیەکان ئەو شتە دەزانن زۆر سپاس بەڕێز عەبدولسەلام حەسەن شرۆڤەکاری ئابووری لە بەغزاوە لەگەڵمان بووی دەستخۆش